لە دڵە ڕاوچیە زۆر ناخۆشە بەڕاست. 6 ساڵی دوای 16 ئۆکتۆبەر بۆ محەممەد وەک جوتیارێکی کورد ئاسان تێنەپەڕیوە. ئەم خاکە یعنی شەرەفە ئەم خاکە نەبێ لا ئێمەش یامان بۆ چییە؟ بەڵام خۆشەویستی ئەو خاکەی لە باب و باپیرانی بۆی ماوەتەوە وای کردووە کۆڵ نەدات و ڕوبەڕووی دێچەڵ و داگیرکاریەکان ببێتەوە. کێشێکی گەلە زۆرمانە بووە بەڕاستی تەنانەت سوپای عێراق عەرەبی هاوردا ئەلەم دەڤەرە بەڕاستی نەیان دەهێشت هیچ کەسێک ئەرزوو یعنی ئەگە بیچیان هێشتای بەڕاستی بەدڵ ڕاوچیان کرد. زەوی خۆمانە ئێمە ئەمە خاک یعنی شەرەف ئەگە خاکەمان دایە دەسەوە معنای شەرەفمان دایە دەسەوە بە هیچ شێوەیەک ئێمە بەجێ ناهێڵ. یەکێک لەو بەڵێنانەی کە لە کابینەکەی محەممەد شیاح سوودانی بە سەرکردایەتی سیاسی کوردراوە جێبەجێکردنی بڕگەکانی مادەی 140 دەستورە لەو چوارچێوێشدا یەکلایکردنەوە و چارەسەرکردنی کێشەکانی جوتیارانی کورد و تورکمانە. بعد مرور أكثر من 7 أو 8 أشهر ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی سەردەمی باسی ڕەوانەی پەرلەمانی عێراق کردووە. بەپێی بڕیارەکە سەرجەم گرێبەستە کشت و کاڵەکان هەڵدەوەشێنەوە کە 300,000 دۆنەم زەوین. تۆپەکە لە گۆڕەپانی پەرلەمانی عێراقیە. من داواکەم لە هەموو پەرلەمانتارانی عێراقی لە پەرلەمان هەوڵدەن ئەو پرۆژە یاسای پەسەند مەکەن بڕیاری بۆ دەربچێ بۆی ئەو کێشەیە چارەسەر بێ. وەکو تریش ئێمە لە لێژنەی مادەی 140 بە سەرپەرشتی جەنابی عامری و من خۆم وەکو نوێنەری حکوومەتی کوردستان ئێمە پێداگەرین سوورین لەسەرەوەی مادەی 140 قۆناغ بە قۆناغ جێبەجێ بێ. ئێمە بە دوواداچوونی بۆکەین کاری لەسەرەکەین چونکە جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی حکوومەت هەمیشە لە دانیشتەکانیان لەگەڵ لایەنەکان لە ڕاگەیاندنەکان لە کۆبوونەکان داکۆکی لەسەرەوەکەن ئەبێ مادەی 140 وەکو خۆی جێبەجێ بێ بەپێی دەستور و یاسا بەڵام بە شێوازی حیوار و دیالۆگی نیشتیمانیانە مۆدێرنانە. لە سنووری پارێزگای کەرکووک 1,100,000 دۆنەم زەوی کێشەیان لەسرە. با هەڵوەشاندنەوەی گرێبەستەکان یەک لەسەر 3 کێشەکان چارەسەر دەبن. بڕیاری ژمارە 29 ساڵی 75 تایبەت بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لێژنەی کاروبارەکانی باکووریش کە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ساڵی 2012 بڕیاری لەسەرداوە و گشتاندنی بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان کردووە پێویستە لە ڕێگەی وەزارەتی دادی عێراقەوە فشار لەسەر دادگاکان و فەرمانگەی تاپۆی کەرکووک بکرێت بۆ گەڕاندنەوەی 900,000 دۆنەم زەوی دیکەی جوتیارانی کورد و تورکمان. هێمن دەلۆ، کوردستان 24 کەرکووک.